ئیمڕۆ 11 ڕۆژە کە ئێمە مانمان لە خۆراک گرتووە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە زاخۆ تا خانەقین و دووز و کەرکووک تەشریفیان هێنا بۆ لامان و پشتگیریان کردین زۆرێک لە فراکسیۆنە جیاوازەکان لە ئەنجومەنی نوێرەرانی عێراق و پەرلەمانی کوردستان لە بنەماڵەی شەهیدان و کەسایەتی و سیاسەتمەداران مامۆستایانی ئاینی و زۆربەی چینی توێژەکان و کەسوکارمان تەشریفیان هێنا و ئێمەیان لە بەرامبەر لەشکری برسێتیدا ڕاگرت لەو ماوەیەدا لەگەڵ زۆرێک لەلایەنە جیاوازەکان کۆبووینەوە بەڵام بەداخەوە وتەبێژی حکومەتی هەرێم بە زمانێکی نالایەق پڕ لە تەشهیر و تەخوین و تەوهین پەیامی حکومەتی سەبارەت بە ئێمە بەیان کرد نەسەرۆکی حکومەت و نەجێگرەکەشی کە کیلۆمەترێک ماڵەکەی لە ئێمەوە دوورە مویان نەبزواند و گیانی سیانزە هاو نیشتیمانی هیچ بەهایەکی بۆ ئەوان نەبوو ئێستا و پاش گوێگرتن لە فەرمایشتەکانی دڵسۆزان ئێمە پێمان وایە یەکەم ڕاستە دڵسۆزانمان لە فراکسیۆنە جیاوازەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵێکی فەرهاد ئاسایان بەخەرج داوە بۆ جێگیرکردنی زۆرینە لە زۆربەی داخوازیەکانی مانگرتووان کە لە سێم ڕۆژی مانگرتنەکەدا ئەنجام درا بەڵام هێشتا حکومەتی هەرێم کە پەیوەندی دیاری ڕاستەوخۆیە بە پرسی مافەکانی ئێمەوە بێدەنگن جگەر لەوەش هەر لە موچەی ئەم مانگەدا دەستیان بۆ ئەو منحەیە خانشینان بردووە کە بە فەرمانی حکومەتی عێراق زیاد کرا تەنیا 2 مانگ پابەت بوون پێوەی دوو ئێمە بەبێ دەستکەوتی بەرجەستە نامانەوێت مانگرتن لە خۆراک بشکێنین بۆ دەربڕینی نێتپاچی حکومەتی هەرێم وێڕای بەڵێنی جێبەجێکردنی داخوازیەکانمان لە ماوەیەکی دیاریکراودا لە ئێستادا داواکارین حکومەتی هەرێم موچەی مانگی 12 دابش بکەن سێهەم سوپاسی هەموو دۆستانمان ئەکەین لە تیمی پشتیوانی مانگرتوان و دەستەبژێری ڕۆشنبیران ئەکەین کە داوای هەڵبساردنی مانگرتنەکەیان کرد ئێمە داوا ئەکەین کە ئەم دەرگایە دانەخن بەڵام لە مانگرتن بەردەوام ئەبین و لەم ڕۆژەوە چارەسەری پزیشکیمان ڕەت کردەوە چارەنووسی ئێمەی مانگرتوان تەنها بەدەست خۆمان و ئێوەی جەماوەری ئازیزە هیچ کەس ناتوانێت بە ناوی ئێمەوە بڕیار بدە ئەو ئێستاش ئەچینەوە سەر جێگای خۆمان مانگرتوانی هەرێمی کوردستان 7 شوباتی 2025